ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی بەڕێز لە شوێنەکەن سڵاوتان لێبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە هەنگاوەکانی هەرێمی کوردستان بۆ ریفراندۆم و پرۆژەی سەربەخۆیی لە ئایندەدا و قسە لەسەر ئەوە دەکەین لە نێوخۆی هەرێمی کوردستاندا چەندە ئامادەکاری کراوە بۆ هەنگاوەکان بەرەو ریفراندۆم و سەربەخۆیی. ریفراندۆم زۆر جار باسی لەوە دەکرێت کە مەبدەئێکە لەلایەن حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی خەونی دێرینی گەلی کورد بەدی بهێنرێ، ئەویش خەونی دامەزراندنی دەوڵەتی کوردیە لە باشووری کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە بەڕێز خەسرۆ گۆران بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها سەرۆکی پێشووی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە لەم خولەی ئێستای پەرلەمان. بەڕێز خەسرۆ کاری کردووە و بەردەوامیشە وەکو پەرلەمانتارێک لە پەرلەمانی عێراق. بەڕێز خەسرۆ گۆران بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە لەوە دەست پێ بکەم هەرچەندە ینی زۆرینەی خەڵکی کوردستان، زۆرینەی حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم و دیاریکردنی چارەنووسی باشووری کوردستانن، بەڵام زۆر جاریش دەگوترێت کە ڕیفراندۆم بە شێوەیەک لە شێوەکان گومانی ئەوەی لێ دەکرێت کە پارتی هەڵگری ئەو پرۆژە گەورەیەیە زیاتر بۆ مزایدەی سیاسی بەکاربهێنێت. لە کاتێکدا ینی لە 2005 دەگوترێ ینی وەک دیارە ریفراندۆم ئەنجام درراوە، کەوایە بۆچی ئێستا ریفراندۆم ئەنجام درەوە؟ گرنگی ئەنجامدانی ریفراندۆم لە بارودۆخێکی وها ئێستادا بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ زۆر سپاس کە کامەران، دەستخۆشیتان لێ دەکەم و سپاسی بینەرانی بەڕێز دەکەم. حتمما بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە سەرتاوە تا ئێستاکە ئامانجی کۆتایی ئەوە بووە کە دەوڵەتی سربەخۆیی کوردستان بهێنێتە دی، بەڵام کە ئیعلانی نەدەکرد یان باسی نەدەکرد لەبەر زروفەکە بوو و هەر زمانێک بەزمێک بوو. ینی لە سەرتاوە داوای مافی ڕۆشنبیریمان دەکرد، دواتر داوای لامەرکەزیمان کرد، داوای ئۆتۆنۆمیمان کرد، داوای فیدرالیمان کرد و ئێستاکە بەعکسەوە ئێستا باشترین دەرفەتە بۆ ئەوەی کورد ئەو ئاوەتە دیرینەی خۆی جێبەجێ بکاتن و ئەو هەنگاوە بوێرانە بەهاوێژێتن. ئەگە لەم ڕۆژەوە لەو زروفەوە ئێمە ئەو هەنگاوە نەهاوێژین، احتیمالە لە دەرفەتێکی دیکەی وا باش بۆ ئێمە نەڕەخسێتن کە ئێمە ئەو هەنگاوە بەهاوێژین. سەبارەت بە پارتی و خەڵک وا بیر بکاتەوە کە پارتی خاوەنی پرۆژەکەیە، نەخێر پرۆژەکەی هەموو دڵسۆزێکی کورداوەی هەموو خەباتکەرێکی کووردا، بەڵام حتمما پارتی کە گەورەترین پارتی سیاسیە لە هەرێمی کوردستان و هەروەها لەوانەیە نەک بەس بە گەورەی بە کۆنیش لە هەموو بزوتنەوەیەکی دیکەی ڕزگاری خوازی کۆنتر بێتن و مێژوویەکی درێژتری هەبێتن، بۆیە زیاتر ئەوە بە پارتیوەوە دەنووسرێتن. باشە، ینی لە کاتێکدا کە وەکو گوتم لە 2005 ریفراندۆمێک ئەنجام درا، هەرچەندە ینی نوێنەری نەتەوەی گرتووەکان بەشداری نەکردووە و ئەو پرۆژێ حزب و لایەنە سیاسیەکانیش نەبووە، بۆچی ئێستا جارێکی دیکە هەمان هەنگاو ینی پرۆژەی ریفراندۆم دەوروژێندرێ و دووپاتی لێ دەکرێتەوە کە دەبێت لەم ساڵ ئەنجام بدرێت؟ ئەمەی پێشتر کرا، ئەمە هیچ پرۆژەیەکی سیاسی نەبوو و هیچ پشتگیریەکی لەلایەنە سیاسیەکان نەبوو، بەڵکو پرۆسەیەک بوو چەند گەنجێک لەو هەرێمە جێبەجێیان کرد بە بێ پشتوانی حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی و UN و لایەنە پەیوەندیدارەکان. ئەوەی ئێستاکە دەکرێت زۆر جیاوازە. طبیعی ئێمە لە سەرەتاوە ئومێدمان هەبوو کە لە عێراقی نوێ
لە 2005ەوە ئەو دەستورەی کە نووسراوە جێبەجێ بکرێت و ئەو بڕگانەی لەو دەستورە نووسراوە هەمووی جێبەجێ بکرێت و ئەگەر مادەی 140 جێبەجێ بکرابایە و هەموو بڕگەکان جێبەجێ بکرابایە احتیمالە ئێمەش ئێستاکەوە بەزەقی باسی ڕێفراندۆممان نەدەکرد یان احتیمالە دواتر بخەسترابایە. بەڵام ئەوەی بینیمان ئەو پرینسیپەی کە لەسەری ڕێککەوتبووین پرینسیپی شەراکەت و پرینسیپی پێکەوە بەڕێوەبردننی ئەو عێراقە نوێیە سەری نەگرت و ئەوان دەستوریان پێشێل کرد و ئەوان بڕگەکانی دەستوریان جێبەجێ نەکرد و مادەی 140 کە بڕیار بوو تا کۆتایی 2007 ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان جێبەجێ نەکرا. بۆیە هیچ دەرفەتێکی دیکە لە پێشمان نەما جگە لە ڕیفراندۆم و ڕۆیشتن بەرەو سربەخۆیی کۆتایی، چونکە ڕۆژ بە ڕۆژ لە بەغدا دەبینین لە پەرلەمان چۆن پرینسیپەکان دەگۆڕدرێن و لە تەوافق و لە سازان لە نێوان لایەنە سیاسیەکان لایەنە سیاسیەکانی بەغدا دەیانەوێت بەرەو تاکڕەوی بڕۆن و بەرەو زۆرینە و کەمینە بڕۆن و دەیانەوێت هەموو شتێک بەسەر ملەتی کورد بسەپێنن بە بیانۆی ئەوەی کە ئەوان زۆرینەن لە پەرلەمانی عێراقاوە. ئەو پرۆژەی مساڵحەی وەتەنی کە بەم دوایە لیستی هاوپەیمانی نیشتیمانی ئامادەی کردووە داکۆکی لەوە دەکاتن کە عێراق بەرەو دەوڵەتی زۆرینە و کەمینە بڕوات و هەموو بڕیارەکان و هەموو یاساکانی پەرلەمان لەو ڕێگایەوە ئیقرار بکرێتن و حتمەن ئەگەر ئەوە پەیڕەو بکرێتن ئێمەی کورد کە 20% ئەو پەرلەمانەین هیچ جارێک نەدەتوانین بڕیارێک وەکو خۆمان دەمانەوێتن جێبەجێ بکەین یان یاسایەک ڕابگرین یان یاسایەک بڕوێنین. بۆیە باشتر وایە کە ئێمە بە تایبەتی دوای ئەو نەهامەتیەی بەسەر ملەتی کورد هات بەسەر خوشک و برایانی ئێزدیمان هات لە ناوچەی شنگال و بەسەر کوردی دیکەمان هات لەسەر لە وڵات شەبەک لە مووسڵ لە شوێنەکانی دیکە لە دەوروبەری کەرکووک. بۆیە بۆ ئەوەی هیچ نەهامەتی دیکە بەسەر ملەتی کوردانەیەتن پێویستە ئێمە ئەو هەنگاوە بەهاوێژین و ئەگەر ئەو هەنگاوە نەهاوێژین ئێدی من نازانم بۆچی ئەو خەباتە دوور و درێژەمان کردووە ساڵهای ساڵە، بۆچی 12,000 بریندار و شەهیدمان داوە لە شەڕی داعش، بۆچی سەدان هەزار شەهیدمان داوە لە ئەنفال و لە کیمیاباران و لە قڕکردنی بارزانیەکان و فەیلیەکان و گەرمیانیەکان و تا دوایی. زۆر باشە دێنەوە سەر ینی دێنەوە بەڕێز خەسرۆ ببوورە دێنەوە سەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و دەڵێن ئەو پرۆژەی ئێستاکە باشەکەکە فەرم دێنەوە سەر ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەن پێم وایە ینی هەرێمی بەرپرسانی هەرێمی کوردستان باس دەوە دەکەن پرۆژەی سربەخۆی و ڕیفراندۆم لە بەغداوە دەست پێ دەکە ئەمە وڵاممان دەوێ بەڵام دەمەوێت سەبارەت بە ڕیفراندۆم پرسیار بکەم. پرسیارەکەشم ئەوەیە وەکو مەبدە هەرێمی کوردستان پێی باشە نەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی ئەو ڕاپرسیە بکات کە لە ئایندەدا لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێ؟ حتمما ئەو ڕاپرسیەی ئەو ڕفراندۆمەی کە لە کوردستان بە تەماین ئەنجامی بدەین جیاوازیەکی زۆری هەیە لەگەر ئەو شتانەی کە پێشووتر دەکرا لەلایەن چەند گروپێکی بچووکەوە یان چەند ڕێکخراوێکەوە یان چەند NGOیەکەوە. ئەوەی ئێستاکە دەکرێت پرۆژەیەکی سیاسیە خودی سەرۆکی هەرێمی کوردستان پشتگیری کردووە و پێشنیاری کردووە و لایەنە سیاسیە هەرە گرنگەکانی کوردستان پشتگیری دەکەن. بۆ نمونە چوونی شاندی پارتی و یەکەتی کە 2/3 دەنگەکانی کوردستانیان بەدەستەوەیە چوونیان پێکەوە بۆ بەغدا و گفتوگۆکردن لەگەڵ بەغدا ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە و زۆر جددیە و فعلەن ئێمە دەمانەوێتن نەک بەس پارتی و یەکەتی بەڵکو هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی پشتگیری ئەو پرۆسەیە بکەن چونکە ئەمە پرۆسەیەکی حزبی نیە، ئەمە پرۆسەیەکی نیشتیمانیە، پرۆسەیەکە هەموو تاکێکی ئەو وڵاتە بە کوردەوە بە تورکمانەوە بە ئاسووریەوە بە کلدانەوە بە شیعەوە بە سنەوە کە خەڵکی کوردستانن دەگرێت بە ئێزدیەوە دەگرێتەوە. بۆیە دەبێ هەموو لایەنە سیاسیەکان پشتگیری بکەین و دەمانەوێت بە تەوافق لەگەڵ بەغدا و بە هەماهەنگی لەگەڵ بەغدا جێبەجێ بکەن و ئەگەر UN بێتە ناو پرۆسەیەەکە زۆر جددیتر دەبێتن و شەرعیەتەکەی زۆر گەورەتر دەبێتن
و باشتریش دەبێتن و بە تەسەوری من ئەگەر حکوومەتی عێراق لەگەل حکوومەتی عێراق ڕێک بکەوین لەسەر ئەو پرۆسەیە بڕوا ناکەم UN هیچ مەناعەتی هەبیتن کە پشتگیری ئەو پرۆسەیە بکاتن. باشە کەی ئەم ڕاپرسیە ئەنجام دەدرێت هەرچەندە باز دەوە دەکرێت کە بڕیارە لەم ساڵ ئەنجام بدرێ بەڵام ئێوە وەکو بەرپرسی مەکتەبی هەڵبژارنی پارتین هیچ زانیاریەکتان هەیە لەوەی کە لە چ مانگێکدا ئەو ڕیفراندۆمە ئەنجام دەدرێت ئایا ینی ئەگەرەکان نزیکن لەوەی لە مانگی ئەیلول کە تەمەنی ئەم خولەی ئێستای پەرلەمانی کوردستان کۆتایی پێدەهێنرێ لەو کات ڕیفراندۆمەکە ئەنجام بدرێ؟ بەڵێ هەر پرۆسەیەکی ڕیفراندۆم یان هەڵبژاردن پێویستی بە کات و ساتی خۆی هەیە، جارێ پێویستی بە ئامارێکی وردی دەنگدەران هەیە، دەبێ سازمانێک هەبێتن لە وڵاتە ئەم کارە ئەنجام بداتن. لە وڵاتی ئێمە ئێستا کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیەکانمان هەیە کە هەموو لایەنە سیاسیەکان نوێنەریان تێدا هەیە تا ئەم دوایە هەیکەلەکەی تەواو نەکرابوو، بەیانی دوو بەیانی خەریکە هەیکەلەکەی بە تەواو دەبێتن، یعنی فەرمانبەرەکانیان، کارمەندانیان، بەڕێوەبەرە گشتیەکانیان، کۆمیسارەکانیان هەمویان تەواو کراون و دابش کراون بەسەر لایەنە سیاسیەکان و کێشەی بودجیان هەبوو، حکومەتی هەرێمیش پارەی بۆیان تەخسیس کردووە، بۆیە دەمێنێتەوە لەسەر ئەو کۆمسیۆنە ئیعاز بۆی بێتن لە سەرۆکایەتی هەرێمەوە بۆ ئەوەی دەست بەکار بێتن. بۆ دەست بەکاربوون و ئەنجامدانی ئەو پرۆسەیەش حتمما پێویستیان بە چەند مانگێک هەیە و پێویستیان بە داتای فرێش هەیە، داتای دەنگدەرانی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی بتوانن ئەو پرۆسەیە ئەنجام بدەن و حتمما عادەتەنیش پرۆسەی ئاوا لە کاتێکی گونجاو دەکرێتن نە لە چلەی زستانە و لە چلەی هاوینە، حتمما دەکرێت لە وەرزێک بێتن کە گونجاو بێتن بۆ دەنگدانە. ئەوەی ڕاستی بێتن تا ئێستاکە هیچ بڕیارێکی کۆتایی نەدراوە کام ڕۆژ یان کام مانگ دەکرێتن، بەڵام حتمما ئەگەر ئێستا ئێمە حساب بکەین ئێمە لە مانگی چوارین، ئەگەر دوای 6 مانگی دیکە بکرێت حتمما چوو بۆ پاییزی ئەم ساڵ. باشە هەرچەندە ینی باز لەوە کراوە کە کۆمیسیۆنێکی باڵا پێک بهێنرێت لە بە بەشداری زۆربەی حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ناوەڕۆکی ئەنجامدانی ڕاپرسیەکە، بەڵام من دەمەوێت ڕای پارتیش بزانم وەکو مەبدە ینی ڕیفراندۆمەکە بە تەنیا ئەنجام دەدرێت یاخود ئەگەری ئەوە هەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش هاوشێوەی یاخود هەڵبژاردنەکانی دیکە شان بەشانی ڕیفراندۆم بە یەکەوە ئەنجام بدرێت؟ ئەو کۆمسیۆنەی کە باسی دەکەی هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن، ئەو کۆمسیۆنە هەیە، ئەو کۆمسیۆنە دروست کراوە و ئیقرار کراوە بە پێی یاسا و پەرلەمانی کوردستان ئیقراری کردووە و کۆمیسیۆنەکانی هەمووی دامەزراون لە پارتی لە یەکەتی لە گۆڕان لە کۆمیسیۆنێکی باڵایە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم، بۆ سەردانی حزبەکان، بۆ گفتوگۆکردن، بۆ تەواوی ئامادەکاریەکانی ئەنجامدانی ڕیفراندۆم. مەبەستت مەبەستت لیژنەیەکی باڵا، بەڵێ لیژنەیەکی باڵا بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم، بەڵێ ئەمە حتمما پێویستە ئەم لیژنەیە هەبێتن و سەبارەت بە ئەو دانیشتانەی کە دەکرێنیش لە نێوان لایەنە سیاسیەکان و سەردانەکانی پارتی بۆ لای یەکەتی، سەردانی یەکەتی و پارتی هاوبەش بۆ لای حزبەکانی دیکە، ئەوە هەموو بۆ ئەوەیە بۆ ئەوەی زیاتر تەئید کۆ بکرێتەوە بۆ ئەوەی ئەو پرۆسەیە بەڕێوە بچێتن و پشتگیری تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستانی بەخۆوە بگرێتن. سەبارەت بە هەڵبژاردنەکانی پەرلەمانیش من نازانم هەڵبژاردنەکان دەکرێت یان نەجارێ هیچ بڕیارێک نەدراوە. هەر بۆ معلوماتی جەنابێت لە 6 11 ئەم ساڵ ئەم خولەی پەرلەمان کۆتایی دێتن و ئەو پەرلەمانەی کە هەیە شەرعیەتی نامێنێتن، بۆیە تا 6 11 ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە دەبێت پێش ئەو وەختە کاری خۆی بکاتن، ئەگینا دوای ئەوە دوای 6 11 دەبێت یەکسەر بچین بۆ هەڵبژاردنێکی
نوێ و سەرۆکی هەرێم دەتوانێت لە ماوەی 6 ڕۆژە داوا لە کۆمسیۆن بکاتن کە هەڵبژاردنێکی نوێ ئەنجام بدەن. سەبارەت بە ڕیفراندۆم و هەڵبژاردن پێکەوە بکرێت ئەمە جارێ معلوم نییە بەڕاستی ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان زیاتر نزیک ببنەوە لە یەکتری احتیمالە هەردووکی پێکەوە بکرێتن و زۆر ئاساییەش پێکەوە بکرێتن. بەڵام ئەمە دوشتی گیان هەڵبژاردنەکان لەگەڵ ڕیفراندۆم شتێکی گیان ئەگەر هەڵبژاردنەکانیش نەکرێن خۆ دەبێ ئەگە بڕیار درابێت ڕیفراندۆمەکان بکرێن دەبێ ڕیفراندۆمەکە بکرێتن بەڵام مولزەم نییە چەندی مانگ بکرێتن و چ مانگێک بکرێتن بەڵام ئەوەی پەرلەمان بەڵێ تا 11 شەرعیەتەکە هەیە. کەواتە لە مانگی تشرینی دووەمی داهاتوو تەمەنی ئەم خولەی پەرلەمان کۆتایی پێ دێ. با بینە سەر ئەنجامدانی ڕیفراندۆم ینی کورد بەڵێ کورد ئاڵایەکی بەرز کردەوە کە بەپێی دەستوری عێراق مافێکی شەرعی کوردستانیان بوو ئاڵای کوردستان لە سەردام و دەستگا فەرمیەکانی پارێزگای کەرکووک بەرز بکرێتەوە. بەڵام لە بەرامبەردا وەکو بینیمان لە بەغدا ناڕەزایی هەبوو لە تاران و تەنانەت لە تورکیاش ناڕەزایی بیسترا. بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بە تایبەت کەرکووک ینی بۆ ئەمە چ بڕیارێکی لێدراوە؟ ئایا ئەم ناوچانە بەشداری لە ڕیفراندۆمەکە دەکەن ئەگەر بڕیار بدرێ کاردانەوەی گەورە چاوەڕێ ناکرێت دروست ببێ؟ بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیدا چونکە ئێستاکە ئێمە لە باشووری کوردستان تقریبەن 3 ملیۆن دەنگ دەرمان هەیە عادەتەن 55 تا 60% دانیشتوانی وڵاتانی ئێمەی ئیسلامی ڕۆژهەڵاتی با بڵین کە مناڵمان زۆرە عادەتەن 60% مافی دەنگدانیان هەیە یعنی لە حدودی 3 ملیۆن دەنگ دەرمان هەیە بەپێی ئاخرین تۆماری کەلامان هەیە. ئەو 3 ملیۆنە مەبەستم هەرێمی کوردستانە لەگەڵ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. 2,200,000 دەنگدەر لە هەرێمی کوردستانە باقیەکەی لە کەرکووک و لە ناوچەکانی دیکەی کوردستانیە کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن. 3 ملیۆن دەنگدەر واتە ئەگەر بڕیار بدرێتن ڕیفراندۆم لە سەرتاسەری هەرێ باشووری کوردستان بکرێتن 3 ملیۆن دەنگ دەرمان هەیەەوە ئەگەر بڕیارەکەش تەنها بۆ هەر سێ پارێزگاکە یان هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بێتن ئەو وەختە 2,200,000 دەنگ دەرمان هەیە. ئەوەی ڕاستی بێتن تا ئێستاکە سەرکردایەتی سیاسی ئەم مەسەلەیە یەکلایی نەکردوتەوە مەبەستم پارتی و یەکەتی و لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان ئەم بڕیارەیان یەکلایی نەکردوتەوە ئایا لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەکرێتن یان تەنها لە ئەو هەرێمە دەکرێتن کە لە ژێر ئیدارەی حکومەتی هەرێمی کوردستانە. بۆ ئەو مەسەلەیەش حتمەن دەبێت لە سەردانەکانی ئایندە بۆ بەغدا لەگەلیان یەکلایی بکرێتەوە و هەروەکو جەنابەت فەرمووت مەسەلەکەش ئاسان نییە بینیمان کە بۆ ڕاکردنی یان هەڵدانی ئاڵایەک چه هەڵایەکیان نایەوە و چۆن لە پەرلەمانی عێراق ناکۆکیەکانیان هەموو خستە ژێر پێی خۆیان و بەرامبەر بە ئاڵای کوردستان و هەرێمی کوردستان بە یەکدەنگی ئەو بڕیارەیاندا و لە بەرامبەر ئەوانیش کورد سەرەتای هەموو ناکۆکیەکان بە یەک هەلوێست چوونە دەرەوە لە قاعی پەرلەمان و هەلوێستی خۆیان نیشاندا بەرامبەر لایەنەکانی دیکە. بۆ ئەو مەسەلەیە بە تەسەووری من لە جەولەکانی دیکەی دانوستانەکان لەگەڵ بەغدا دەبێ ئەو مەوزوعە باس بکرێتن و دەبێ سەرۆکایەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی بڕیاری کۆتایی بداتن سەبارەت جۆری ئەنجامدانی ئەو ڕفراندۆمە ئایا سنووردار دەبێتن لە هەرێمی کوردستان بەتەنها یان لە هەموو باشووری کوردستان دەبێتن و ئەگەر پێش ئەنجامدانی ڕفراندۆم بگەینە ڕێککەوتنێک لەگەڵ بەغدا سەبارەت بە ئایندەی ئەو ناوچانە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای کردووە کە پارێزگای کەرکووک بخرێتە سەر هەرێمی کوردستان بچێتە سەر هەرێمی کوردستان و سەبارەت بە ئاڵای کوردستانیش ئێمە هەر لە زوو لە مووسڵ لە ساڵی 2007 و 2009 ئاڵای کوردستانمان هەڵداوە لە هەموو ئەو ناوچانەی کوردستانین و سەر بە ئیدارەی مووسڵن. ئەگەر بێت و لەگەڵ بەغدا بگەینە ڕێککەوتن سەبارەت بە ئایندەی ئەو ناوچانە یان ئەگەر بێت و
ڕاپرسیەک لەو ناوچانە بکرێت پێش ڕێفراندۆمەکە ئەو وەختە حتمما ڕێفراندۆمەکە لە سەرتاسەری کوردستان دەبێتن و ئەگەر هاتوو ئەو کێشەیە لەگەڵ بەغدا هەرمایەوە بە هەڵپەسێردراوی و ئەو ناوچانە هەرمانەوە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان حتمما ڕێفراندۆمەکە ئەو وەختە لە ئەو چوار پارێزگایەی هەرێمی کوردستان دەکرێت واتە حەلەبچە و سلێمانی و هەولێر و دهۆک. باش کەوایە کلیلەکە لە دەست بەغدایە بە قسەی جەنابتان بێ ئەگەر لەگەڵ بەغدا نەگەیشتین بەڕێکەوتن ینی هەرێمی کوردستان ناچار دەبێت تەنیا لەو چوار پارێزگایی کە هەڵەبجەش یەکێک دەبێت لەو پارێزگایانە تەنیا لەو چوار پارێزگایە ئەنجام بدرێ کەوایە پێدوایە مە بڕیارێکی تەندروست دەبێت؟ ئازانی چۆن من نەمگوتووە تەنها لەو چوار پارێزگایە دەکرێتن من ئومێدەوارم لەگەڵ بەغدا بگەینە ڕێککەوتنەیەک چونکە هەروەکو جەنابەت دەزانی دوای هاتنی داعش و نەمانی سوپای عێراقی لەو ناوچانە ئێستاکە تەواوی ناڵێن تەواوی وەڵام سەدی نەوەدی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە ژێر ئیدارەی کوردستاندایە و لە ژێر ئەمن و ئاسایشی کوردستاندایە و پێشمەرگەی کوردستان و پارتە سیاسیەکانی کوردی لە ڕووی ئیداریەوە چ لە ئەنجومەنی پارێزگا بێتن چ لە حکوومەتی خۆجێیی بێتن لە قەزا و پارێزگاکان خۆمان بەڕێوەی دەبین بۆیە ئومێدەوارین لەگەڵ بەغدا بگەینە ڕێککەوتن تەنانەت حتى بۆ مەسەلەی ڕێفراندۆم و سربەخۆی کوردستانیش خۆ هەر دەبێت لەگەڵ بەغدا قسە بکەین بڕیاری ڕێفراندۆم کە ئێمە ئەیدەین دەبێت لەگەڵ بەغدا قسە بکەین و پێیان بڵین ئێمە بڕیارێکی وامان داوە و ئێمە بەردەوام دەبین لە جێبەجێکردنی ئەو بڕیارە و کراوەش قسە لەگەلیان لە سەردانەکانی پێش و بۆ بەغدا لەگەلیان قسە کراوە و هەلوێستی جۆرا و جۆر هەیە لەلایەن ئەوان هەندێکیان مطلقاً لەگەڵ ئەوەنین هەندێکیان تەنها لەگەڵ ئەوەن کە لە فقط هەرێمی کوردستان بکرێتن کە لە ژێر ئیدارەی حکومەتی هەرێمە و بەشێکیانیش دەڵێن با ئایندەی کەرکووک و ناوچە کوردیەکانی مووسڵ و دیالە دیاری بکرێت اینجا ئەو بڕیارە بدەن ئەوە دەمێنێتەوە بۆ گفتوگۆکان جارێ هیچ بڕیاری قەتعی نەدراوە باشە بۆ ئەو تەحەفوزە لەلایەن هەرێمی کوردستانەوە هەیە سەبارەت بە ئەنجامدانی ڕاپرسی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان پێشمەرگە سنوورەکە بە خوێنی خۆی پاراستویەتی و ئێستا ئاڵای کوردستان وە بەرز کراوەتەوە بمانەوێ و نەمانەوێ هەرێمی کوردستان پێشەڵی دەستوری نەکردووە بەپێی دەستوری عێراقە و ئاڵایە بەرز بۆتەوە تەحەفوزی هەرێمی کوردستان لەسەر چه ئەساسێکە بۆچی هەرێمی کوردستان بە ڕاشکاوی باس دەوە ناکە کە ڕیفراندۆم لەو ناوچانە ئەنجام دەدرێت بە تایبەت لە پارێزگای کەرکووک لە کاتێکدا ینی ناسنامەی کەرکووک بەپێی بنەما مێژوویەکان بەپێی هەموو بنەما مێژوویەکان بەشێکە لە هەرێمی کوردستان زانی پرۆسەی ڕفراندۆم لەو ناوچانەوە ئاسان نییە چونکە معارەزە هەیە خەڵکێکی زۆر هەیە دانیشتووی ئەو ناوچانن غەیری کوردن لەوانەیە ڕای دیکەیان هەبێت بۆیە دەبێت ڕای ئەوانیش بە هەندوەل بگیرێتن بە تەسەووری ئێمە دەبێت ئێمە زیاتر لەگەڵ ئەمانە قسە بکەین و هەماهەنگیان لەگەڵ بکەین خۆ من وەکو شەخص ئۆمێدەوارم لە سەرتاسەری کوردستان هەر لە شنگال تا خانقین و مەندەلی بە یەک پاکێج بە یەک ڕۆژ ئەو ڕفراندۆمە بکرێت و هەر 3 ملیۆن دەنگدەری کوردی باشووری کوردستان مافی خۆیەتی بەشداری بکاتن و ئایندەی خۆی دیاری بکاتن و ئەمە هەموو ئومێدی هەمومانە بە تەسەوری ئێمە بەڵام هەندێک گرفت هەیە لێرە گرفتی یاسایی هەیە گرفتی ئیداری هەیە هەندێک معارەزە هەیە بۆیە ئەگەر ئێمە لەگەل لایەنەکانی دیکە هەماهەنگی بکەین ئاسانتر دەبێتن یعنی ئێستا لە بەغدا لە پەرلەمان دەڵێن بە چه حەقێک ئێوە ڕفراندۆم لە خانەقین یان لە کەرکووک دەکەن کە تا ئێستاکە بەشێکە لە دەوڵەتی ئیتیحادی و تا ئێستاکە لەلایەن حکوومەتی بەغداوە موچەی دەدرێت یان بودجەی بۆ دابین دەکرێت یان جارێ ئایندەکەی یەکلایی نەکراوەتەوە لەگەڵ هەرێمی کوردستان و بۆیەش جێی دڵخۆشیە کە دوای سەردانی دوایین شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا لەگەڵ بەڕێز حەیدەر عەبادی باس لە مادەی 140 و باس لە ئایندەی ئەو ناوچانە و باس لە جێبەجێکردنی ئەو مادە و ئەنجامدانی ئیحساء با بڵێین سەرژمێری لە ئەو ناوچانە بکرێتن خۆ ئەوانە هەنگاوێکی باشن بۆ ئەوەی پەلە بکرێتن لە جێبەجێکردنی
ئایندەی و دیاریکردنی ئایندەی ئەو ناوچانە. باشە ئێمە لە بەغدا بووین دیار بوو شاندی هەرێمی کوردستان لە بەغدا و باسی لەوە کرد کە ئەوان سوڕن لەسەر ئەوەی ڕیفراندۆم ئەنجام بدرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاماژەیەکیان بە خاڵێکدا ئەویش ئەوە بوو کە گوتیان لە پاش ئەنجامدانی ڕیفراندۆم ئەگەڵ بە بەڵێژبی بۆ سربەخۆیی شەرت نییە ئێمە یەکسەر داوای سربەخۆی و دامەزراندنی دەوڵەتی کوردی بکەین. ئەمە چمانەیەکی هەیە بەڕێز خەسرۆ؟ ئەمە مانای ئەوە دەگەێنێت کە ئەگەر عێراقیەکان زیاتر بێنە پێش و ئەگەر عێراقیەکان قبولمان بکەن وەکو شەریکێکی ڕاستەقینە و حەقیقیە لەگەڵ خۆیان وەکو دوو دەولەت لە ناو یەک ئتیحادا احتیمالێکی زۆر هەیە ئێمە مەسەلەی سربەخۆیەکە دوا بخەین. بەڵام ڕاپرسیەکە وەکو هەویەیەکە وەکو چێکێکە لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان و لە دەست خەڵکی کوردستان بۆ ئەوەی هەر کاتی بیاوێتن ئیعلانی دەوڵەتی خۆی بکاتن بۆی هەبێتن وەکو ژێرخانێک کە ڕاپرسیە کراوەوە ئیعلانی سربەخۆیەکە بکاتن. بەڵام حتمما هەنگاوی دوای ڕاپرسی سربەخۆییە و دەشبینین لە زۆربەی ئەو وڵاتانەی کە ڕاپرسی دەکەن بۆ نمونە کیوبێکیان سکۆتلندایان کەتەلانیە کە دەیانەوێ بیکەن حتمما ئامانجەکانیان لە ڕاپرسی ئەوەیە کە سربەخۆی خۆیان ڕابگەێنن. بەڵام ئەوەی ئێمە زروفەکەمان چونکە زۆر زەحمەتە یان لە منطقەیەکی جغرافی و جیۆپۆلیتیکی زۆر سەخت داین احتیمالە ئەگەر مەرجەکانی ئێمە و بەغدا هاوسەنگ بن احتیمالە مەسەلەی سربەخۆیی دوا بخرێتن. بەڵام ئەنجامدانی ڕاپرسیەکە زۆر پێویستە و زۆر زەروریە بۆ ئەوەی دنیا بزانێتن کە هەلوێتە بەڕێز خەسرۆ گۆران بەلای بەڕێستانەوە هەموو ئەگەرەکە چی دەوێتن کەواتە بەلای بەڕێستانەوە هەموو ئەگەرەکان کراوەن لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمیان دەوڵەتی کوردی دادەمەزرێ یاخود وەکو پێشوو هەرێمی کوردستان لە باوەشی بەغدا دەمینێتەوە بەیەکەوە ئیدارەی ئەو وڵاتە دەکەن. بەڕێز خەسرۆ گۆران بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە پشوێک و دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز تەوەری دۆمی باسی ڕۆژ هەر تایبەتە بە پرۆژەی سربەخۆیی و هەنگاوەکان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان. زۆرینەی حەزب و لایەنە سیاسیەکان دەتوانین بڵێن بێجگە لە بزوتنەوەی گۆڕان هەموویان لەگەڵ هەنگاونان بەرەو ڕیفراندۆم و سربەخۆیی بوون لە هەرێمی کوردستان بە تایبەت دوای ڕێکەوتنەکەی یەکێتی و پارتی حەزب و لایەنە سیاسیەکان یەکگرت و کۆمەڵی ئیسلامی حەزبی زەحمەتکێشانی کوردستان حەزبی شیوعی بەشێکی زۆر لە حەزب و لایەنە سیاسیەکان پێشوازیان لە یەکێتی و پارتی کرد باسییان لەوە کرد کە ئەولەویەتی کاری ئەوانیش لە داهاتوودا هەنگاونان دەبێ بۆ پرۆسەی ڕیفراندۆم و دواتریش سربەخۆیی. بۆ قسەکردن سەبارەت بە هەڵوێستی حەزب و لایەنە سیاسیەکان سەبارەت بە پشگیریکردنی یەکێتی و پارتی بۆ هەنگاونان بەرەو ڕیفراندۆم ئێستا بەڕێز سەعد خالید ئەندامی دەستەی سەرۆکایەتی حەزبی زەحمەتکێشانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سەنتەر لەگەڵمانە. بەڕێز سەعد خالید بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. بە سەرەتا لەوە دەست پێ بکەم چوای لێکردن پێشوازی لە پرۆسەی ڕیفراندۆم و سربەخۆیی بۆ هەرێمی کوردستان بکەن وە پشگیری لە پرۆژەی یەکێتی و پارتی بکەن. بەڵێ زۆر سپاس تەبیعی بۆ دەرفەتە دیارە من بە تەواضع ئەوە دەڵێم حزبی زەحمەتکێشانی کوردستان پێش ئەوەی مەسەلەی ڕیفراندۆم ببتە پرۆژەی لایەنەکان و کاری بۆ بکرێ ئێمە یەکێکین لەو لایەنانێک کە لە دوای ڕاپەڕین بە ڕسمی ئاڵای کوردستانمان لەسەر بارەگاکانی خۆمان هەڵدا و لەوەش زیاتر لە ساڵی 2004 دوای پرۆسەی ئازادکردنی عێراق
یەکێک بووین لەو لایەنانەی کە پێمان وابوو عێراق لەبەرەوەی ینی بنیادەکەی لەسەر ئەساسێکی هەڵە بنیات نراوە و تاریخی هەتا ساڵی ڕابردوو نەیتوانی وا بکە کە ئەو پێکاتانەی عێراق لە چوارچەوەی عێراق بەیەکگرتووی مافەکانیان و حقوقەکانیان وەکو هاوڵاتیانی عێراق بەدەست بێ بۆیە پێمان وابوو ڕاستە عێراق لەسەر ئەساسی فۆرمێکی نوێ دیزاینێکی نوێ عێراقی نوێ بنیاد دەندرێ و لەسەر ئەساسی شەراکەتی هەرسێ پێکاتە ئەساسیەکە بەڵام پێمان وابوو دیسان ئەوەش زەدوای نییە و دە ساڵی ڕابردوو ناڵێن بە خۆشحاڵیەوە چونکە کەسمان تەمەنای ئەومان نەدەکرد ینی هەمومان تەمەنای ئەومانە کرد کە عێراقی نوێ عێراقی دوای سەدام حوسێن بتوانی تەجاوزی ئەو تاریخە شومە بکە ئەو تاریخە ڕەشە بکە و بە سوود وەرگرتن لە تەجروبەی ڕابردوو بتوانین لەسەر وەکو باسم کرد فۆرمێکی تازە هەمومان هەر سێ پێکاتە ئەساسەکەی عێراق لە چوارچەوەی عێراق بتوانین بەیەکەوە بین بەڵام خۆت دەزانی ئەوەی کە ئێمە وەکو کورد پێمان وابوو لایەنی کەمی تەتەلوعاتی ئێمەیە مافی ئێمەیە ئارەزوەکانی ئێمەیە لە چوارچەوەی دەستور جێی کراوە کەچی بەڕاستی لایەنەکان و دەتوانم بڵێم مەسلەکەش پەیوەندی بە فکر هەیە بە زۆرێک لە سیستەمەیە سیستەمێک فکرێکی شۆڤێنی هەیە لە بەغدا کە نەکەر ئەو شتانە بە مافی تو دەزانی بەڵکو زۆر بە زیادیشی دەزانی بێئومێد بوون لە بەغدا وای کرد کە ئێوە پشگیری لە پرۆژەی یەکێتی و بەشێکە لە قەنەعەتمان بەڵام لایەنەکانی تر بێئومێد بوون لە عێراق وایان کرد کە ئێستا بیر لەوە بکەنەوە کە کورد چیتر ناتوانانی بەڕاستیش چاوەڕێ بکە لە دیار شتێک کە هیچ ئەنجامی نییە و تەنانەت ئەوەی کە بە کورد کرا لەو دوایە من پێم وایە پێچەوانەی هەموو یاسایەک بوو هەموو یاسایەکی دەولی بوو و هیچ مانایەک بەڕاستی بۆ بەیەکەوە ژیانی کورد لەگەڵ عێراق نەمایە بۆیە ئەو هەنگاوی ئێستای قیادەی سیاسی کورد لایەنەکان من پێم وایە هەنگاوێکە لە ناچاریە باش بۆچی گومانتان لە یەکێتی و پارتی نییە بۆ پرسی ڕیفراندۆم و سربەخۆی لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان بە ئاشکرا دەڵێ ئەمە زێدەتر موزایەدێ من پێم وایە ینی تێگەیشتنی لایەنەکان جیایە بۆ مەسلەی ئەو پرسە بزوتنەوەی گۆڕان نایشاریتەوە ئەوە تەبیعی ئەو پرسیارە دەبی خۆیان جوابی بدەنەوە بەڵام ئەوان پرسی ڕەفراندۆمیان بەستۆتەوە بە ئاساییکردنەوەی قەیرانی سیاسی باشە من پرسیارەکەی من بۆ ئێوەیە بۆچی ئێوە پێتان وانێ کە ئەمە موزایەدەی سیاسی نییە ئەنجامدانی ڕفراندۆم و هەنگاوەکان بۆ سربەخۆی موزایەدە نییە بۆ داپۆشینی کێشەنێوە خۆیەکانی هەرێمی کوردستان نییە بۆچی ئەو قەنەعەتتان لەلا دروست بوو نەمە ئێستاش پرسەکە بە پرسێکی پیرۆز دەزانین هەموو پشتیوانێکی دەکەین و ئەو پرسە بە حەقیقەت بە پرسی لایەنێکی سیاسی دیاریکراوی نازانین بە پرسی یەکێتی و پارتی نازانین بە پرسی خۆمانی دەزانین بە پرسی هەموو خەڵکی کوردستانی دەزانین و پێمان وایە هەمومان بە جیاوازی بیر و ڕای سیاسیمان ئایدۆلۆژیمان فکریمان دەبێت پشتیوانی لەو هەنگاوە بکەین لەو پرۆژەیە بکەین بەڵام قسەکە وەکو باسم کردیانی مەزەلەکەی گومانیشی نییە نی ئێمە دیسان دەڵێن بۆ ئەو هەنگاوە هەموو پشتیوانێک دەکەین بەڵام ئومێدیش دەکەین ئەم هەنگاوە بگاتە دوا مەنزڵی کە سەربەخۆی کوردستان و دروستبوونی دەوڵەتی سەربەخۆی کوردستان باش یعنی بەلای ئێوە ئەولەویەت بۆ ڕیفراندۆمە لە ئێستادا یاخود بۆ هەنگاوی دیکێ بۆ نمونە چارەسەرکردنی کێشەنێوە خۆیەکان من ئەگەر بە سەراحەت جواب بدەمەوە گومانێمە سەراحەتمان نەمەبەستم ینی ئەوە دوور لەوەی چکە بەداخەوە لە سێ ساڵی ڕابردوو ئەجواەکەی لە کوردستان زۆر جار لایەنی سیاسی کەسی سربەخۆ یعنی هەمیشە دەبی زۆرێک لە مراعاتی لایەنەکان بکە لە قسەکردن من پێم وایە ئەم پرسانە هەمووی گرێداوی یەکترین پرسی ڕیفراندۆم پرسێکە من بۆ خۆم لێت ناشارمەوە یەکێک لە مەخاوفەکانم ئەوەیە ئەگەر جەنابەت لە بیرت بێ ساڵی 2005 ڕیفراندۆمە کرا با بڵێن غەیرە ڕەسمی 1970 خەڵکی کوردستان دەنجیان بە بەڵێدا من گومانم هەیە لەم شەرایتە لەم هەلوو مەرزە لەم دۆخە سیاسیە کە بەداخەوە مەفروزە پرسی ڕیفراندۆم تێکەڵی ململانەی سیاسی نەکرێ من گومانم هەیە ترسێکم هەیە کە ئەم مەسلەیە وا بکە خەڵکی کوردستان تەقسیم بی بۆیە بە بڕوای ما
بە بڕوای ئێمە ئەوەندەی بکرێ ئێمە لە پێناو سەرخستنی ئەم پرۆژە پیرۆزە قەومیە لایەنەکان چەندی لە یەکتر بێنە پێش نکرانزاد نیشان بدەن قوربانی بدەن فیداکاری بکەن من پێم وایە ئەوەندە گەورەیە بۆ ئەوان بۆیە بە تاکید ئێمە گەر بمانەیە پرسی ڕێفراندۆم هەنگاو بە هەنگاو بیبینە پێش ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان دەبێتە بەشێک لە ضرورەتی سەرخستنی ئەم پرۆسەیە و ئێمە لە بیرمان نەچی ڕیفراندۆم و باقی شتەکانی تریش ئەوەی کە پەیوەندی بە ئایندەی هەرێمی کوردستان هەیە دەبێت ئێمە خاوەنی مؤسسات بین تەفعیلکردنەوەی مؤسسات بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ یەکێتی و بۆ لایەنێکی تر نییە باکسەوە ئەو حاڵەتێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە حاڵەتێکی نەئاساییە من پێم وایە لە پێشەوەی هەمویان حکوومەتی هەرێمی کوردستان خۆی باسەکە چەندین جار ئێمە لە سەرزاری بەڕێز کاک نێچیروان بارزانی جێمان لێ بووە کە دەڵێ ئەم حاڵەتە ئێمەش یعنی حاڵەتێکی نەخوازراوە بۆیە بە بڕوای ئێمە یعنی پێویستە ئەم پرسە کە ئەمە ئومێد دەکەین ینی دەرفەتێک بی وەک سەقفێکی نیشتیمانینەتەوەی هەمومان کۆ بکاتەوە جارێکی تر هەر یەک لەو لایەنانە لە پێناو بەرژەوەندی باڵای ملەتی خۆیان لە بەشێک لە داخوازەکانی خۆیان بێنە خوارەوە و من پێم وایە ئەم پرسە هیچ کەسێک نابی لە هەرێمی کوردستان دژیبی و تەنانەت بەو برادرانەی کە ئێستا مقاتعی ئیستقبالی وەفدەکەشیان کردی من تەمە نادەکەم و ئومێد دەکەم ڕۆژێک لە ڕۆژان ببنە بەشێک لە پرۆژەکە و من پێم وایە ئاسانیشە کەواتە پێت وایە ئەوانیش دەبێت داخلی حەلەقەکە بکرێن تۆ باز دەوە دەکەی کە حەز دەکەم بە سەراحەت قسە بکەم کەوایە تۆ هەڵوێستی گۆڕانت ینی هەڵوێستێکی بە دروست نابێنی لەوەی کە هەر لە مەبدەئەوە سەردانیشاندی یەکێتی و پارتیان ڕەت کردەوە من امکانە زۆر ئەو حەقە بە خۆم نەدەم بڵێم ئەو هەڵوێستێکی باش ئەگەر بەڵام بپرسین لە خزمەتی بەڕەوەندی نیشتیمانی و نەتەوەیە بۆ پرسی ڕێفراندۆم و سەربەخۆی دەکرێ یان دەکرا ئەگەر برادرانی بزوتنەوەی گۆڕان لێمان زوێر نەبن دەکرا برادرانی بزوتنەوەی گۆڕان ئیستقبالی وەفدەکە بکەن و قسەی خۆشیان بکەن یعنی ئیستقبالی وەفدەکە بکەن چونکە ئەم مەسەلەیە بمانەوێ نەمانەوێ مەسەلەیەکی گرنگە چارە نووسازە مەسیریە و پەیوەندی بە ئایندەی هەرێمی کوردستان هەیە بە هەمومانەوە بۆیە دەکرا برادرانی بزوتنەوەی گۆڕان ئیستقبالی وەفدەکە بکەن ئەو کاتە پێیان بڵێن بە دیدی ئێمە ئەولەویەتی مامەعنە یان یەکێک لە هەنگاوەکان بۆ سەرخستنی پرۆژەی سەرکەوتنی ڕێفراندۆم ئەوەیە کە کۆتایی بە قەیرانی سیاسی بێ لە هەرێمی کوردستان و دۆخی سیاسی ئاسایی بکرێتەوە و من پێم وایە ئەو کاتە قسەکەیان منطقیشی تێدا هەبوو و خەڵک لێیانی وەردەگرتن بۆیە ئومێد دەکەین و من بە خۆم وای نابینم پێم وانە تا ئەخیر زوتنەوەی گۆڕان لە دەرەوەی ئەم پرسە بێ چۆن ئەو قەناعەتت بۆ دروست نای چۆنە ئەمە وەکو باسم کرد ینی هەر لایەنێکی سیاسی کە دروست دەبی لە پێناو کۆمەڵی ئامانجی سیاسیە و بە تاکید بۆ کورد بۆ هەرێمی کوردستان هەموو لایەنە سیاسیەکان لە ڕاست تا چەپ و حتا ئیسلامیەکانیش من پێم وایە پێویستە هەموو پرۆژەی سیاسی خۆمان هەموو ئایدۆلۆجەتی خۆمان تەوزیف بکەین بۆ قەزایە قەومیەکان بۆیە برادرانی بزوتنەوەی گۆڕانیش ئەگەر لە پێناوی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان دروست بووینە یعنی لە پێشەوەی هەموو ئەوانە ئایندە و چارەنووسەکەی دەویش دەوڵەتی سەربەخۆیەوە لێرە پاشەکشیان کردووە من ناڵێن پاشەکشیان کردووە بەڵام دەوڵەتی سەربەخۆ من لە بیدایەتیش باسم کرد نابی ئێمە ببەستینەوە بە لایەنێکی سیاسی بەڵام هەر لایەنێک مبادیرە بۆ با بڵێن کاراکردنی ئەو پرۆژەیە بە بڕای منە فڕۆزە دەستخۆشی لێ بکرێ احتیمالە ئەو پرۆژەیە بە زەحمەکێشان نەبتە پرۆژەیە هەموو خەڵک من بۆ جەنابتم باس کرد ئێمە خۆزگە ئەو وەسیقانم بۆ بینابای لە ساڵی 2004 خوێندنەوەی ئێمە ئەو خوێندنەوەیە کە ئێستا لایەنە سیاسیەکان هەیتیان بۆ بەیەکەوە ژیانی کورد لەگەڵ عێراق بەڵام زەحمەتکێشان هێزێکە نەیتوانی خەڵک لە چوار دەورەی پرۆژەکەی خۆی کۆ بکاتەوە بەس خۆشبەختانە ئەوڕۆپارتی یەکێتی تەرەفەکانی تر گەیشتینە قەناعات کە بەردەوامبوونی ئێمە لەگەڵ عێراق هیچ جەدوای نییە نەتیجەی نییە و مافی چارەی خۆنووسینیش بەڕاستی مافێکی بێ ئەم لاوەلای ملەتانە بۆیە ئەمە 100% پشتیوانی ئەوە دەکەین کە ڕۆژێک زووتر ئەم خەڵکی کوردستان بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدە باش ئەمە کێشەکان دەزانین مەعاناتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا دەزاندرێ بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە پێتوانیە ینی بۆ چوونی بزوتنەوەی گۆڕانش منطقی تێدا بێ ینی لە باتی ئەوەی حزبەکان کۆبنەوە بکەن بڕیاری چارە ڕووساز بدەن باشتروانیە لە پەرلەمان
بڕیار لەسەر مەسەلەی وها گرنگ بدرێ. من پێم وایە و دۆخی هەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕی دۆخێکی نائاساییە و هەموو لایەنە سیاسیەکان ئاعتراف بەو حەقیقەتەکە دەکەن، ینی بەو ڕاستیە دەکەن. بۆیە تۆ ئەگەر بتەوێ وەکو لە بیدایەتیش باسم کرد پرسی ڕێفراندۆم بە ئامانجە دوورەکەی بگەێنی بەڕاستی پێویست بە هەندی هەنگاوی بەپەلەیە لە پێشەوەی هەمویان کۆتایی هێنان بە قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان. تۆ ناکرێ لایەنێک کاک کامەران لە ناوەخۆی پەرشوبڵاوبی یەک ڕیز نەبی و میلەتەکەی 100% پشتیوانی نەکە، ناکۆچی هەبی، تەنانەت ناکۆچی بگاتە ئەوەی لەسەر پرسە استراتیزی و قەومیەکانی شەبی تۆ بێ قسە لەسەر سەرکەوتنی پرۆژەیەکی ئاوا و وەکوتنی گەیاندنی بە مەنزڵگای ئەخیری دوو. بەڕاستی پێویستیمان بە حکوومەتێکی کارا هەیە کە بەرنمەیەک گەڵاڵە بکە، کۆتایی بەم حاڵەتە بینی و بتانی لە توانای هەبی ئەزمەی ئابووری لە هەرێمی کوردستان چارەسەر بکە، بتانی مەسلەی شەفافیت لە داهاتەکان بە داهاتی نەوتەوە، باشترکردنی ژیانی و گوزەرانی خەڵک، بەرنمەیەکی چاکسازی بۆ ئەوی ئەم حکوومەتە ناڵێم 100% بکاتە حکوومەتێکی ڕەشید، بەڵام لانی کەم بکاتە ئەو حکوومەتێک کە هاوڵاتیان جارێشتر ئینتیمایان بۆ بگەڕێتەوە بۆ حکوومەتە و ئیلە ئاخری ئەمانە بەڕاستی کۆمەڵە هەنگاوێکی بەپەلەن من پێم وایە زیان ناکرێنەوە لە مەسلەی ڕیفراندۆم و ئەوانە ناکرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیانە بن لە ئایندەی خۆیان. ئێمە طبیعی 100% لەگەڵ ئەو مەسلەین. باشە بۆ ئەوەی ینی چاوەشەکاری نەبێ بۆ ڕایگەشتی لە هەرێمی کوردستان هەرچەندەکە ینی هەڵبژاردنیش دەکرا، ڕێککەوتنی حزبەکان بۆ پۆستەکانی دابش دەکرد هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە حکوومەت، تەنانەت گلەی ئۆپۆزیسیۆنیش پێشتر کە دەکرا دەگوترا لە مەکتەبی سیاسیەکانەوە بڕیار دەدرێ لەوەی کە چۆن پەرلەمان بڕیار بدە چۆن حکوومەتیش بڕیاردا. بەڵام پرسیاری من لێرە ئەوەیە بۆ مەسلێکی چارەنووسازی وها لەم شێوەیە شەرعیەتەیە لەلایەن حزبەکانەوە بڕیار لە مەسلەیەکی وا بدرێت لە باتی پەرلەمان کۆمیسیۆنێکی باڵا پێک بهێنرێ بۆ نمونە ناین چۆنە ئەمە ناکرێ بەڕاستی و ئیزدیوازیەتە نابی. ئەمە بۆ خۆمان قسە لەسەرەوە دەکەین کە هەرێمی کوردستان 25 ساڵە حکوومەتە، مؤسساتی هەیە، مؤسساتی شەرعی هەیە، منتەخەبی هەیە، نوێنەری خەڵکی هەیە، حکوومەتی هەیە کە حکوومەتەکە متمانەی وەرگرتن لایەن پەرلەمان، سەرۆکایەتی هەرێمی هەیە، دەسەڵاتی دادوەری هەیە. تۆ دەکرێ لەم قۆناغا لایەنە سیاسیەکان ئیتارێکی سیاسی هەبی بۆ پرسە قەومیەکان، بۆ پرسە چارەنووسازەکان و تەوسیاتیش هەبی بۆ ئەو مؤسساتانە، بەڵام ناکرێ ئەمانە بەدیلی مؤسساتی شەرعی بن. بۆیە ئەمە مەسلەیە کە بەڕاستی من پێم وایە جێگەی خلاف نییە. پارتیش پێم وایە لە شوێن برادێکی پارتیش لە شوێنی من بیوا جواب دەداتەوە، یەکێتیش ئەلێرە بیوا جواب دەداتەوە، بزوتنەوەی گۆڕان و هەموو لایەنەکان تریش وا جواب دەدەنەوە. بۆیە من وەکو پێم گوتی ئێمە بۆ 2000 هەر پێویستمان بە پەرلەمانە، چونکە پەرلەمان بەڕاستی نوێنەری خەڵکە، هەڵبژێردراوی خەڵکە، شەرعیەتی هەیە، نوێنەری ئەو لایەنانەی تێدایە. ئێمە دەتوانین لەوێ وەکو گوتنی چونکە ئەم مەسەلەیە چەند پرسێکی سیاسی ئەوەندە پرسێکی یاساییشە خۆت دەزانی. ئێمە خۆبەرەی کوردستانی نین، یعنی ئەمە بەرەی کوردستانی حەقی بەخۆی نەدا لە ساڵێک زیاتر وەکو گوتنی دەسەڵاتی شەرعی و شۆڕژێڕی هەبی لە هەرێمی کوردستان، بەیانی ژمارەیەکی دەرکرد و انتخابات کرا لە هەرێمی کوردستان و تەسلیمی مؤسسات کرا. بۆیە ئەم پرسەش وەکو باقی پرسەکانی تر بە تاکید پەیوەندی بە مؤسسات هەیە و من پێم وایە 2000ش دەبێت پەرلەمان بڕیار بدا لەوەی کە ئالیەتەکانی با بڵێن سەرخستنی ئەم پرۆسەیە دیاری. باشە تۆ گوتر لە 2005 زۆرینەی خەڵکی کوردستان بە لە سەدا 98 هەرێمی کوردستان لە سەدا 98 دەنگیان بە بەڵێدا بۆ سەر بەخۆی وتت مەترسیم هەیە لەوەی لەم هەڵبژاردنە شەقامی کوردی ڕایگشتی دابش بێ بۆ سەر دوو بەش. ینی پێت وایە لەسەر پرسێکی نەتەوەیی کە دروشمی هەموو حزبەکانە، یعنی حزبێک بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری لە نەرێ بک بۆ سەر بەخۆی و دامەزراندنی دەوڵەتی کوردی گەیشتۆتە ئەو ڕادەقەنە ناین چۆنە دۆخی سیاسی واقعی سیاسی لە هەرێمی کوردستان بە جۆرێکە ینی من پێم خۆش نییە بگەڕێنەوە بۆ هەندێک تاریخی ڕەش، تاریخی وەکو گوتنی ئازار بەخش لە ڕابردوو، بەڵام واقع دەبی باز بکەین
لە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان دابەش بووە بە تاکید خەڵکێکەیە سەر بەخۆیە بەڵام تو سەیری انتخاباتەکان بکە هەڵبژاردنەکان بکە خەڵکی کوردستان دابەش بووە لە بینی هێزە سیاسیەکان و بەداخەوە واقعێکی تر هەیە لە هەرێمی کوردستان وەکو دنیای دەرەوە نییە زۆر زار لە دەرەوە تۆ لەم هەڵبژاردنە دەنگ بە فلان پارت دەدەی لە بەرەوەی پرۆژەکەی نزیکە لە قەنەعەتەکانی تو بە قازانجی خۆت وڵاتەکە دەبینی بەڵام لە هەڵبژاردننی داهاتوو حزبەکەی بەرامبەر پرۆژەکەی باشترە بۆ خزمەتکردنی وڵاتەکەیان بۆ یەک دوو سێکتەری معین واری معین پرۆژە نیە بەڵێ ئەگەری زازم بەڵێ فەرموو کاکە گیان لەوەش زیاترت پێ بڵێم لایەنەکان کە دەکەونە ململانێ لەگەڵ یەکتر بە منطقە ئیشەکەن ئەوەی خۆی 100% پێ ڕاستە بەرامبەرەکەی 100% پێ غەڵەتە تو سەیری ململانی سیاسی بکە لە 20 ساڵی ڕابردوو ئەو لایەنانە هەر یەکیان کەوت بنە هەر سەنگەرێک شەرعێتیان بە سەنگەرەکەی خۆیاندایە بەرامبەرەکەیان پێ خائین بووە من بۆیە نەک بەڵام ئەوە دەکرێت بەرە سعات بەس ببوورە دەکرێت ئەمە بۆ کێشەی سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و دابەشکردنی بودجە دەکرێت ینی شەقامی گشتی یاخود ئەندامانی حزبەکان چاوەڕێ بکرێن بەڵام بۆ مەسلەی سربەخۆیی تۆ بڵێ ینی بۆ مەسلەی ڕفراندۆم بە بڵێ یاخود بە نەخێر وەڵام دەیتەوە معقولە بڵێ نەخێر بۆ سربەخۆی من گومانم هەیە باسیشم کرد ینی سەرەتاش باسم کرد گومانم هەیە چکە خەڵکی کوردستان بەداخەوە یعنی کە تەئیدی حزبەکی کرد لایەنێکی سیاسی کرد هەرچی لایەنەکەی پێ بڵێ ئەوی بەڕاست دەزانی بۆیە من پێم وایە تو ئێستا سەیری برادرانی بزوتنەوەی گۆڕان بکەن هەمویان یەک نەغمە یەک وەتەر لە یەک ئیتار قسە دەکەن من پێم وایە حەڵقەکانی خوارەوەتریشیان وایە جەماوەریشیان وایە لایەنگریشیان وایە بۆیە من بە جەنابتم گوتم گومان دەکەم چکە ئەوە بەڕاستی دەبیتە وەسیقەیەکی زعیف بۆ هەرێمی کوردستان لە باری تاریخی یعنی سبەینی ئەگەر خوانە خواستە ئێمە ڕیفراندۆممان کرد با بڵێن 100 خەڵکی کوردستان دەنجی بە بەڵێدا ئەمە بەڕاستی ڕاستە تۆ بە 50 زائید یەک دەتوانی بەڵام خۆتو ئێرلەندە نی خۆتو فلان شوێنی بتەوێت جیابیەوە بە یەک دەنگ بتەوێت جیابیەوە تو قووەتی ئەم حەدەسە تاریخیە لەوەیە کە خەڵکی کوردستان ئەگەر 100 ژنەوی بە مطلقی بەڵام وەکو ڕێفراندۆمە ینی چۆن دەکرێت هەر چەندە یەخولەکەم ماوە ینی پرسیاری زۆرم مابوو بەڵام دەمێ بەوە کۆتایی بێنم ینی پێ دوایە بزوتنەوەی گۆڕان بەرپرسیارەتکی وەها مێژوویی بۆ لەدایکبوونی دەوڵەتی کوردی لە کۆتادا بە ئەندامەکانی بڵێن نەخێر ئەگەر بە کورتی وەڵام نە من پێم وایە ئەخیریش بێ ئەوانش دێنەوە هەمان باسنە بەڵام ملاحەزاتیان هەیە ئەو پرسیارە من مەسئول نیم لەوەی جواب دەم خۆیان مەسئولن لە سیاسەتی خۆیان خۆت باست کرد چووکەم پرسی تەنها لایەنێکی سیاسی نییە پرسی هەمومانە و من پێم وایە هەموو ئەوانەی کە خۆیان بە دڵسۆز بۆ کوردایەتی و بۆ ئایندەی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان دەزانن دەبێت پشتیوانی 100% پرۆژەی ڕیفراندۆم و هەنگاوی تریش هەنگاوی دوای ئەویش سربەخۆی کوردستان و پرسی دەوڵەتی سربەخۆی کوردستان بنێت بەڕێ سعات خالد ئەندامی دەستەی سەرۆکایەتی حزبی زەحمەتکێشانی کوردستان زۆر سوپاسی دەکەم بینەرانی بەڕێ سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا